بە سپۆنسەری بەرهەمەکانی دۆلفینسی بەرنامەی ئێوارەی سلێمانی پێشکەش دەکرێت. عزیزان سلااوتان لێبێت هیوای تەندروستیتان بۆ دەخوازم. خۆشحاڵم لە پرۆگرامێکی دیکەی ئێوارەی سلێمانی لەگەڵتان دەبم بە سپۆنسەری بەرهەمەکانی دۆلفینسی. لە پرۆگرامی ئەمڕۆمان باس لە بابەتی لەش جوانی و ڕەشاقە دەکەین، مەلەوانی و گروپی شاخەوانی. زۆرێک لە تاکەکانی کۆمەڵگا لە ئێستادا پێویستیان بەوەیەکە بچنە گروپێکەوە بۆی کە هەم لەشێکی جوان و تەندروستیان هەبێ، هەم تەندروست بن و بگەڕێن و مەلە بکەن. بۆیە بۆ مەبەستە میوانداری خات و ئاوارەتەهامان کردووە کە ڕاهێنەری لەش جوانی و مەلەوانیە. لەگەڵیشا گروپێکی شاخەوانی هەیە. ئەمڕۆ بەگشتی باس لەو بابەتاناکەین، بینەری پرۆگرامەکە بن. خات و ئاوارە زۆر بەخێر بێت. زۆر سپاس بۆ ئێوە. خۆشحاڵم کە ئەمڕۆ لەگەڵمانە. مەمنون، سپاسی خۆتان، بەرنامەکەتان، تەلەڤیزیۆنەکەتان بۆ ئەو بەسەرکردنەوەیە. زۆر سپاس دەکەم. خات و ئاوارە سەرەتا بە باسێک لە ئەزمموی خۆتمان بۆ بکەیت. لە ساڵی چەنەوە دەست بەکار کردووە، خات و ئاوارە چۆن بناسین ئێمە؟ من بیدات وەکو خولیایەکی خۆم لە ساڵی 2001 چوومە مەجای وەرزش. ئیتر پەرم پێدا و بەردەوام بووم لەگەڵی هەتا ساڵی 2010 وەکو ڕاهێنەر دەست بەکار بووم لە هۆڵەکانی سلێمانی تا ساڵی 2010. لە 2010 هەستان بە دامەزراندنی هۆڵێک تایبەت بە خانمان. ئێستا هۆڵێکمان هەیە تایبەت بە خانمان، خۆم سەرپەرشتی ئەەکەم و لەگەڵ یا گروپێکم دامەزراندووە تایبەت بە خانمان بۆ پیادەڕەوی، بۆ ئەو خانمانەی کە ناتوانن بەردەوام بن ڕۆژانە لە هۆڵی وەرزشی یاری بکەن، بۆ ئەوەی ئەوانیش سوودمەند بن لە وەرزش. هەستین بە دامەزراندنی ئەم هۆڵە لە ساڵی 2007 بۆی ئەگەر بە هەفتەی ڕۆژێکیش بێ من لەگەڵیان بم و سوودمەند بن لە وەرزشکردن. زۆر باشە. تا چەند ئەم سێبواری کە هەڵت بژاردووە پەیوەندی کامپێکەوە هەیە، پیادەڕەوی، مەلەوانی و هۆڵی لەش جوانی. یعنی ئەم سێ کاری کە تۆ ئیکەی پەیوەندی ڕاستە خۆیان پێکەوە هەیە؟ بەتەئکید من ئەوەی کەیەتە لام هەم پێویستی بەوەیە کە لەگەڵی بم لەناو هۆڵەکە وەرزشی بەمێ، هەم خولیای ئەوەشی هەیە وەرزش بکات و هەمیش بە تایبەت بۆ ئەو کەسانی کە کێشیاندا ئەبەزێنن جۆرێک لە شلبوونەوە ڕوئەیە زەرورن بە مەلەکردن. هەڵەسم لەو کاتیا بە گروپات بە بەرنامە بۆ داڕشتن ئەیان بەم بۆ مەسبەحەکانیش لەوێش ئەو کەسێک کە حەزی کرد فێر بێ هەر خۆم سەرپەرشتی فێربوونەکەشی ئەەکەم و کۆمەڵی تەمارینیش هەیە بە تایبەت بۆ فەقەرات و جومکەکان و ماسلوکەکان لە ئاوا ئەکرێت. باشە هەفتەی ڕۆژێکم بۆ داناون بۆ ئەوانەی ئەو کێشانیان هەیە و کێشەی فەقەرات و سۆفانی ئەژن و ئێستا زۆر باوە. ئەیان بم لە مەسبەحەکانە ڕاهێنانیان پێ ئەەکەم بە جیا. زۆر باشە. کەواتە ئێستا با بڵێن بەش بە بەش قسەی لەسەر بکەین، بۆی زیاتر تێبگەین، بینەرانیش لە ئێمە تێبگەن. با سەرەتا باسی با بڵێن لەش جوانی بکەین. ئێستا پیاوان و ئافرەتان بەگشتی زیاتر ڕوەکەنە هۆڵەکانی لەش جوانی، پێیان خۆشەکە هەم لە شولارێکی جوانیان هەبێ و هەم تەندروستیش بێ لە شولاریان. بۆ ئەم مەبەستە ئەو کەسانە کێن کە زەڕورە بێنە لای کەسانێکی وەک ئێوە ڕاهێنەرێکی لەش جوانی و یاری بکەن؟ ئێمە هەموو نەوعێک ڕۆمانتیەکە هەر لە تەمەن مناڵەوە ئێستا بگرە، یعنی تەمەن مناڵەکان زیاتر پێویستیان پێیەتی بە حکمی ئەلکترۆنی زۆر دانیشتن و کەمی جوڵەی مناڵان ئێستا لە هەموو تەمەنێکەوە من خۆم لەلامە لە 10 ساڵەوە مناڵم لایە و من هەستان بەوەش کە بڕوانامەیەکی نێودەوڵەتی بەدەست بێنم بۆ تەمەن مناڵەکان لەبەرەوەی لە هۆڵەکانە ڕێگە پێدراو نەبووم تەمەن مناڵ وەربگیرێ. هەستان دەورەیەکم بینی لەسەر ئاستی نێودەوڵەتی بۆ ئەوی تەمەن مناڵەکانی ژوەر بگرم زەرورە
دایکەکە خۆیت بۆ یاریکردن حەزەکە مناڵەکەشی لەگەڵ خۆی بێن و خۆی چاوی لێبێت لەبەر ئەوە ئەو بڕوانامێشم بەدەستهێناوە لە هەموو تەمەنێک لە لامە بەڕاستی یعنی هەتا 6 ساڵم لەلایە لەبەرەوەی کێشەی فەقەراتی هەیە جومگەی هەیە یعنی هەیە بێتاقەتی دەرونی هەیە هەموو نەوعێک و چین و توێژێکم لەلایە زۆر باشە ئەوە چەند بڕوانامەت هەیە بەجێبەجێ بڕوانامەم هەیە زۆر یعنی بۆ یاری کەمال ئەجسام و ئەوانە مەرحەلەکانم هەمووی بڕیوە بۆ یاری مەلەوانی و وەرزشی مەلەوانی مەرحەلەکانم هەمووی بڕیوە ئەتا پلەی باڵا هاتە یاریکردن لای خات و ئاوارە بە شێکی ئەکادیمی بەتەکید یاری کیک بۆکس بڕوانامەی کیک بۆکسم هەیە لەسەر ئاستی نێودەوڵەتی کە ئەوەش هەر بەش یەکەم کردو بە کیک بۆکس بۆ تنگبوونەوەی قۆڵوشان و ئەوانە زۆر زەرورە و بڕوانامەی نێودەوڵەتیم هەیە لە کاردیۆ ستێپ تەمارینە هەواییەکان ئیتر ئەمانە بەگشتی بڕوانامەی لەگەڵ سەحە و تەندروستی و ئەوانە بۆ حاڵەتی فریاکەوتن و ئەوانە دەوراتیان بۆ کردوینەتەوە و دەبورەمان بینیوە لەسەر تەغزیە و خۆراک بڕوانامەی ئەویشم هەیە کاتە چەندێک گرنگە کە بۆ قوتابیەک دێتە لای تۆ ئەوێ لای تۆ ئەو خولانە ببینێکە لە ژوانیە تۆش ئەوە پێویستەکە خۆل ببینی بۆی بتوانێت بشێکی ئەکادیمی و باش ئێمە نابێ بوەستین لە فێربوونی زانیاری لەبەر ئەوەی وەرزش دنیایەکی زۆر بڵاو باشە من لێرە پرسیارێکەکەم ڕاهێنەر هەیە چەندین قوتابی هەیە بەڵام سیر ئەەکەی بۆ خۆی جسمێکی با بڵێن یاری نییە جسمێکی نیانی لە شولارێکی نییە کە هی ڕاهێنەرێکی لە شوانی بێت با بڵێن خۆی کەرەسێک بەکارهێنێ بۆ نمونە بۆ پچووکردنەوەی وەرێک بۆ چزانم هەر بەکارێنیلام بکەین بۆ ئەو مادانی کە بۆ داڵبەزاندنی کێش ئەبێ یاخود بۆ توانەوەی چەوری ورگ و کەمەر ئەبێ نابێ ڕاهێنەران ئەبێ لەوە دوور بن ئێمە کە ڕاهێنەرین بە معنای کەلیمە ئەبێ شتێک بکەین بە ڕاضە و بە ڕێگەیەکی خۆتان زەڕورە یاری لەگەڵ قوتابیەکانتان ڕۆژانە ئەوەی کە باسی کرد واز لە جسمەکەش بێنە توانە و لیاقە زۆر زۆر زەڕورە من کە گروپ دەرەکەم ئەیبم بۆ سەر شاخ سوتفە ئەکات لەگەڵ وەجبەی پێشەوە من دەرەچم ئێمە بە 3 گروپ ئەیان بین چکە هەموو نوعێکمان لەگەڵە سوتفە ئەکا من لەگەڵ وەجبەی پێشەوە حاڵەتی ڕوئە لە 2 و 3 هەموو نییە تۆ ئەبێ ئەوەندە لیاقەت هەبێ بگەیتە سەر حاڵەتەکە باشە یعنی بێ خۆت لیاقەیەکی زۆر باشە بێ پەرە بەمە بدەیت ئێستا من ما پێش ئێستا ڕوون کردە با بڵێن یاریکردن وتم بایتە نوێژ دەست بە یاری بکەم ئەو بەرەو تەمەنە ڕۆم و چونکە هەندێکمان لە تەمەنا پێویستمانە هەندێکمان لە کاتێکا کە باوەڕ بکەلاوە ئەڵێم وەرزش خۆراکە بەڵێش و بۆ دەروون باڵم کاتێککە چوومە ئەو سێری ڕاهێنەرەکەم کرد بەڕاستی خۆی جسمی زۆر ینی هی ئەوە نەبوو کە ترسام وتم بە قورئان من شۆکەوم لێ یاری ناکە تا چەند گرنگە ڕاهێنەر بۆ خۆشی یاریکی وەڵا گرنگە بەتەکیید زۆر زۆر گرنگە بۆ هەموو مەرحەلەکان هەم بۆ جوانکردنی شیپی لەشی خۆی باشە زۆر ئەساسە و هەم بۆ توانە و لیاقە و هەمیش کۆمەڵە یاری هەیە بەردەوام ئەم وەرزشە لە پێشکەوتنە ئەگەر تۆ بۆ خۆت تاقی نەکەیتەوە بزانیت شوێنێکی زۆر زۆری سفادەی لێکە ناتوانم من بۆ بەرامبەرەکەی دابناش بەخواستی کەسەکە کە دەسەلاتان کارەکانتان ئەکەن بۆ نمونە کەسانەکەن حەزەکەن قڵاو بن کەسانەکەن حەزەکەن زەیف بن یان چەند بەشێکی جسمیان زیاد بکە و کەم بکە ئەمە ئێوە لەو کاتانە چه یاریەکی بۆ دانن هەمووی بەیەک جۆر یاریەکە نەخێر هەمووی بەیەک جۆر یاری ناکە من گوێ لە یاریزانەکە ئەگرم کێتە لام بەڵام هەندێک شت هەیە کە خۆی ئەوێت ئەڵێم ئەوەش بەو شێوەیە نابێ لی دەرچی قیاسی بۆ ئەەکەم هەموو شوێنەکانی قیاسەکەم شوێن شتی ستانداردمان هەیە ئەو کەسەکە خۆی ئەوێت بەشێک گوێ لە خۆی گرم بەشێک لەسەر زانستەکە ئیشەکەم کاتە دوو کەس وەکو یەک نییە نەخێر هەر کەس بە پێی لەشی خۆی تۆ کۆرس و بەرنامە یاریەتێ و بەرنامەی خواردنیش من بە پێی کەسی ژیانی ئەو کەسە لی ئەپرسم ڕۆژانە جوڵەت چۆنە هەڵسوکەوتی چۆنە و ئەمانە هەمووی خواردنەکان چی حەساسێتە پێی هەیە چی پێت ئەکەوێ لەسەر ئەوە بەرنمەیەکی خۆراکیم نییە بیان بە هەمووی یاخود بەرنمەیەکی وەرزشمە نەخێر دانە بەدانە وەک خۆی ینی وەکو کەسەکە هەم قیاساتی وەرەگرم هەم بەرنامەی خۆراکی لێ ئەپرسم حەز بە قڵەوبوونەکەن یا زەعیف بوون هەردووکیمان لە وەک یەک هەردوو باشە یاریکردن یانی لە جوانی دروستکردنی ماسوولکەیە وایە بەڵێ ئەو کە شوێنانەی کە ئێمە ئەفۆمکە ئێستا هەیە کە کۆمەڵی خواردن ئەدا لە هۆڵەکانە
بەس بۆ ئەو یاریزانەکە کێشی سەر بخات ئەمە زۆر زۆر پرۆتینە و بامادە خۆراکی بێچکە لە پڕۆتین کۆمەڵی خواردنی چاوری و شیرین و بەس بۆی ئەم کەسە کێشی سەر بکەوێت و بچێت سەر قەپانەکە بڵێ چەند کیلۆیەکی زیاد ئەمە زۆر غەڵەتە ئەبێ ئێمە بین بە ماسوولکە کێشی کەسەکە سەرخێت خاو ئەڕوات بەڵام باش ئەڕوات تێک ناچێتەوە یعنی بۆ تەمەن ئیسفادەی لێ ئەکات. بێگومان وایە خۆ کەسی کە دێتە لای پاڵین ڕاهێنەرێت کە ئەڵێ من ئەمێ وەزنم زیابە خۆ ناڵێت تەنهامێ قڵۆبم خۆ لە ماڵ شدانیشە شوێن بەداخەوە بەرنامەی خواردنی زۆر سەقەتمان ئەوە زۆر خراپ بەڕاستی. باش با من پرسیاری ئەوە بکەم ئەو کەسانی کە دێنە لای ئێوە دەسەکەن بە کۆرسێک وەرەگرن بۆ یاری لە شوانی لەگەڵیشیان ئەچنە باڵین مەلەکردن و ئەو بابەتانەی ترەوە من خۆم ئەوانەی کە ڕەشاقە ئەکەن زۆر زارورن بە مەلەکردن ئەڵەم بەلانی کەمەوە هەفتەی ڕۆژێک مەلە بکە مەلەکردن بۆ هەموو کەس هەر زەڕورە زەرورە بۆ هەموو کەس بە تایبەت ئەوانەی کێشەیان هەبێت لە فەقەراچکە من تەمرینی سروشتیش ئەڵێمەوە ئەوەی کە پێڵەن عیلاج تەبیعی بۆ ئەو کەسانەش وەرئەگرم و هەفتەی ڕۆژێکیش هۆڵەکەم بێ بەرامبەرە ڕۆژانی سێشەممە بۆ ئەوەی هەموو کەسێ زودمەند بێت لە تەمرینی عیلاج تەبیعیەکان تەمرینە سروشتیەکان بەڵێ بۆ ئەوی جونگەکانیان بەهێزکەن ئەوانەی کە تووشی فەقەرات دەبن بەداخەوە لە وڵاتی ئێمە خەڵکەکان ئەزەڵیان زۆر لاوازە هەمووی لەسەر ئێسقانەژین زەختێک و لۆدێکی زۆر لەسەر ئێسقانەکانە ئێمە یەنچی ئەەکەین ئێمە ناتوانین ئێسقانەکەی بۆ چارەسەرکەین بەڵام یەنچیەکەین ماسوولکەکانی دەور و پشتی ئێسقانەکە بەقوەتەکەین بە تەمارینە سروشتیەکان لەو کاتەیە زەختێک و لۆدێک کەمەکەینەوە لەسەر ئێسقانەکان ئەو کەسە هەز بە مرتاحیەک ئەکا ئەڵێ هەم ئازارم نەماوە مامۆستاها یەک هەفتەیە من عیلاج تەبیعی پێکەم ئازارم نەماوە زۆر باشم یاخود لە پشتیا نەمتوانیەوە پێشتر ئەم تیۆدی بکەم لە خەوە ئێستا ئەو کێشانەم نەماوە خۆی یعنی جوڵەکانی باش ئەبێ بەویش بە دروستکردنی ماسوولکەکەی دەور پشتی ئەو ئێسکەکە تووشی پێکان بووە. بەلانی کەمەوە کەسێکە دێتە لای تۆ چەند مانگی پێویستە بۆ دروستکردنی ماسوولکە و لە شولارێکی ڕێک؟ بەڵێ من ناتوانم بە هیچ کەسێک بەڵام چەنت ئەوێ بۆ ئەکەوێتەوە سەر جسمی کەسەکە دیسان باشە ئەکەوێتەوە سەر میتاپۆلیزمی کەسەکە ئەم کەساگە میتاپۆلیزمی خێرا بێ خێراتر چاوری ئەسووتێنێ و بۆ نمونە یاخود خێراتر ماسوولکەی جوان ئەبێ و خاو بێ بە عکسەوە لەبەرەوە کەسێک بۆ کەسێک جیاوازە هەر کەسێکی ژێتە لای من مانگێک ڕاهێنانی پێ ئەەکەم حتا لە شەکەم بۆ دەرەکەوەکو کۆرسێکی بیدایی لەسەر ئەوە ئەنجە بەرنامەدا ڕێژی بۆکەم. باشە کاتە گروپەکانی تۆ با بڵێن سێ بەش لە خۆگرێ ئەبچین لە راپۆرتێک کە لە کارەکانی خۆتەوە وەرمانگرتووە بینەران بزان کارەکانی ئەوە چۆن و بە شێوەیەکە ڕات دواتر بەردەوام بینە سەر گفتوگۆکردن.
بەڵێ خات و ئاوارە ئێستا پێم بڵێ ئەو کەسانی کە بەشداری ئەکەن لە گروپی ڕۆشتنەکە یاخۆ شاخەوانیەکە با بڵێن کێن و چۆن دەستان پێکرد؟ چۆن دەستمان پێکرد سەرەتا من گروپێکم دامەزران لە ساڵی 2011 بۆ 12 کۆتاییەکانی 11 بوو. ئەم گروپە کۆمکردنەوە دەستمان پێکرد بەیانیان ئەچوین بۆ پیادەڕەوی ئەوە هەموو ڕۆژێک بوو. ئەنجامێکی زۆر باشی هەبوو. بەڕاستی تیامانە بوو 15 کیلۆ کێشی داگرت بە ماوەی ئەو دوو مانگە لەبەرچی لەبەرەوەی زوو هەڵەستاین بەیانیان یان لە دوای نوێژی بەیانینە ئەخەوتینەوە ئەڕۆشتین بۆ پیادەڕەوی سەعاتێکە ڕۆشتین و لەوێ تەمرینێکی ئایرۆبیکی باشمانە کرد و سەعاتێکە ڕاینەوە بە پێ 2 سەعات و چووە 3 سەعات و ئەوانە. بەڕاستی ئەنجامێکی زۆر باشی هەبوو. ئیتر لە هۆڵەکانەوەش دیسان تەلەبمە بەردە دەرەوە حتا وای لێ هات من لە قاعەیەکەوە بۆ قاعەیەکی کە گوازرامەوە یاریزانەکانی ئەو قاعەی کە ڕۆشتم وتیان مامۆستا هەرچێکت کردو ئەبێ ڕۆژێک هەر لەگەڵمان بیت. دامان من چۆن لەگەڵ یامم ئەو ڕۆژە کە واز لە گروپی پیادەڕەویەکە نەهێنم و لەگەڵیان بەردەوام بم. ئیتر وامان لێ کرد پەرەمان پێدا. پەرەمان پێدا حەزمان کرد هەموو خانمێک سوودمەند بێ لەم گروپەیە. باشە؟ ئێستا ئێمە هەر توانای ڕۆشتنی هەبێ وەری ئەگرم. هەر توانای ڕۆشتنی هەبێت تەمەنیشی کێشە نییە ئەڵەن فترەیەک وەرە ڕاهێنانی پێکەم و لیاقی تۆزە بەرزەکەینەوە و ئەیبین لەگەڵ خۆمان بۆ دەرەوە وەک باسیشم کرد ئێمە بە 3 گروپ ئاڕۆین. گروپی یەکەم دووەم سێەم ئیتر من پێیان ئەڵێم کێ خۆی توانای زۆر باشە بەتوانای کەسەکە خۆی یاین لە گروپی یەکەم ئەتوانێ بڕوە وەسەتە دووهەم سێهەم ئەوانەی چێ لەسەر سێ گروپە جیاوازی چیە ئەوانەی سێهم چاودێریان لەگەڵا ئەبێت بۆی ئەگەر لەسەر خۆ بڕۆن ئەگەر پشوو بدەن ئەگەر ئەم لەبەر ئەوە لیاقەیان کەمترە و لە گەنجەکان باشتر ئەڕۆن ئێستا وای لێ ئەم کەسە دوای فتری خۆی لیاقی باشە بێ لە مامۆستا من توانام باشە بچمە گروپی دووەم یا بچمە یەکەم بەڵێ بەتەکید باش ئەبێ و کەسێک کە بەردەوام بێت زۆر زۆر باشەوە ئەوە لە ڕووی تەندروستیەوە تا شەنگرین ئەفۆم کەیوت چۆن دەستان پێکرد ئەو گروپەمان دامەزران لە ساڵی 2007 دامان مەزران بەردەوام بووین حتا ئەمڕۆژ هەر بەردەوامە و هەموو کەسێک دەتوانێت بەشدار بێ بەڵام خواردەمان 18 ساڵەکان ئەبێ کەسێکی خۆی لەگەڵ بێن جاوەریانەگری زۆر باشە لە ڕووی تەندروستیەوە تا چەند گرنگە بەشداری ڕۆشتنی با بڵێن زۆر ماوە درێژ ماوە بکەین بۆ 9 سەعات 2 سەعات وەکۆی کێوەی زۆر زەرورە بەتایبەت ئەوانەی کە کێشدا بەزێنن ئەوانی کە چەوری سەرجگەریان هەیە ئەوانی کە چەوری خوێنیان هەیە ئەوانی کە شەکریان هەیە ئەوانی کە زەختیان هەیە من ئێستا خۆم لە لامە ئەڵێ من ئێستا ئیلاجی شەکرە بەکار ناهێنم هەر شەکرم نەماوە یاخود ئەڵێ ئیلاجی زەخت بەکار ناهێنم باشە ئەو کەسانی کە ڕۆماتیزمە و با بڵێن ئازاری جومگە و فەقەراتیان هەیە ئەمانە کەسانێکی جیاوازترن بۆ نمونە خۆ ئەگەر لە ماڵەکەی خۆشیانە کەمێک بە پێوە بۆستنیان کارێکی ناوماڵەکەن ئیتر ئازارێکی زۆریانە بێ ئایا بە پێڕۆشن بۆ ئەوانە چاکە لە حاڵەتێکە ئێمە فترێک ئیلاجدەبییان پێ بکەین دوایەوە ئەیان بینە دەرەوە سەرەتا بە علاجی بەکاربێنن سەرەتا نابێت کەسێکە کە جوڵەیەکی بەو شێوەیە نەبوو کۆمەڵی ئازار لە شولاری یەکسەر بێ داخڵ بە گروپەکە بێ و وەک ئێمە بڕوان ناتوانێت شتیوانی و ئازارەکەی زیاکە بەڵام ئەگەر هاتە لای ئێمە فترێ عیلاجدەبی ئیمان پێکرد زۆر ئاساییە بێتەوە هەموو ئازارەکانی ئەوە زۆر باشەکاتەوە کەسانش کە لە ڕووی جستیەوە ئازاریان هەیە یاخود نەخۆشیێکیان هەیە ئەتوانن بە لە پێوەی عیلاجێکی کیمیایی عیلاجێکە ئیتر مادەیەکی تریتیایە خۆی بمانێ و نەمانێ ئەو عیلاجانی کە بەکارێ ئەگەر چی سوودیان هەیە زیانیشان بەدڵنیایی بەڵام ئەگەر لە قاعەیەکە لە ڕاهێنەرێکی باش یاری بکەن لە ڕووی تەندروستیشەوە زۆر باشە بەتەکید باش با بپرسم لە ئێستادا تەماڵێکی زۆر هەیە بە تایبەت بۆ خەو بەیانیان کەسانێکن کە ئیتر دوانزەی نیوەڕۆژ خەبەریان نابێتەوە بەڕاستی ئەمە شتێکە بۆ بەعام ئەو کەسەی داوامینە و تێرەخەوێ تا چەند گرنگە بەیانیان زوو هەستین بەیانیان ڕێیازە وەرزش بکەین بە پێ بڕۆین ئەمە بۆ تەندروستی خۆمان تا چەند گرنگە زۆر گرنگە یعنی زۆر ئێمە ئەو خەوە یعنی زەرەر لەسەر هەموو مناڵەکان هەموو چین و توێژەکان بەجێهێڵە من جاری وا هەیە لە گروپەکەی خۆم ئێستا من لە هەشتی بەیانی و هۆڵەکەم کراوەیە پێم وتون ئەگەر گروپێکم هەبێت یعنی گورج و گۆڵ و ئازا و داوام لێ بکات بۆ نمونە ئەگەر 20 تەلەبەیەکیش بێ من لە 5 قاعەکەی بۆکەمەوە چکە وەرزش هەتا زووتر بێ باشترە
یعنی وەرزش لە پێنجی بەیانی بۆ ئەمە بەستەم هەیە من هەیە هەشتی شەڵناسی بێ بۆ یاری بۆ ئەمە بەستەم هەیە بەس بۆ ئەوی خەوی ئەو کەسە ڕێکەمەوە کە خەوی ڕێک بوو خواردنی ڕێک بوو بەرنامەی ژیانی لایفستایلی ژیانی ڕێک بوو زیاتر ئیسفادە لە ڕاستەکە شکات ڕاستە خەو گرنگترەیە خۆت وەرزشی بەیانیان هەردووکی ئەو کاتە کە ئێمە ئەڵێن زوو هەستە وەرە بۆ یاری ئەڵێنە بێ لە دەبن بەڵێ لە دەبن و ئەنجاتوانێ 5 بێتە لای ئێمە یاری بکە خودت 8 بێتە لای ئێمە یاری بکە کاتە ڕێکبوونەوەی خەو و ئەکات کە تۆ وەرزشێکی تەندروست بکەیت بەتەکیت وانە بەتەکیت ئەگەر هەمووی بەکاری بێنێت و هەمووی ئەوە جێبەجێ بکەس بۆ باش زۆر ضرورە ئێوە خۆتان ڕێنماییانەکەن کە بەو شێوێ بن بەڵێ بەتەکیت ئێمە چەند خاڵێکمان هەیە لەوەی کەکەیەکێتە لای ئێمە بەرنامەی بۆ دانین چ بۆ سەرخستنی کێش بێ یاخود بۆ داڵبەزاندنی کێش بێ ئەویش لە چەند خاڵەکە خۆیە بینێتەوە ئەڵێنە بێ سەرەتا تۆ بێ لایفستایلی ژیانی خۆت ڕێکەکەیتەوە کە یەکێک لەوانە خەوە دووهەم سترێس و قەلەقی و دەرونیە باشە خواردنەکانێ ئەنجارە سوود لە باش ئەو کەسی کە سترێسی هەیە یاخۆت قەلەقە بە مۆزوعێک بە شتێک لە مێشکی خۆیایەتی ڕووکات یاریکردن ئەو سترێسی و قەلەقیش بەری نادا بەتەکیت لە 180 چاکە بێ بەتەکیت بەتایبەت من خۆم وەسفی خۆم ناکەم لەبەرەوەی بەدائیمی لەگەڵیانم بەدائیمی بە قسەکردن بەوە لە هەموو ڕوویەکەوە لەگەڵیانم یعنی لامە ئێستا زۆر گەشتۆتە ئەوەی کە ئیسفادێکی زۆر باشی کردووە ساڵ و نیوە 2 ساڵە یاری ئەکاسی 5 کیلۆیە کێشی داڵبەزاندۆ بەڵام ئەڵە مامۆستاکە نایم بێتاقەتم بیرتانەکەم حەزم لێ یعنی هەر بەردەوام ئەو جسمە داوای و یاریاکەی تێرەبیت وایە چکە ئەو جسمە بۆچی داوایەکە ناڵم خۆراکی لەشە هەتا ڕاضە نەکەی یعنی چێژی ڕاضە نازانی چییە باش پرسیارێک لەسەر مەلەوانی ئەڵێن ئەو کەسانی کە ئازاری قاچیان هەیە ئەها ئەڵەن ئێسکی قاچ ئازاری هەیە لەو کاتە ئەگەر بە پێ بڕوات لە ناو ئاودا ئەو ئازارە بردەوە دەبەرە و کەمبوونە و نەمانەچێ ئەمە تا چەند ڕاستە تا یعنی زۆر ڕاستە لە هەر ڕۆشتنی ناو ئاونیە وەکوی سەرەتا پێم وتی کۆمەڵی تەمرینی کەش هەیە ئەبێ وەریگرێ لای کەسێکی شارەزە ئەگەر کەسێک مەلەوانی نەزانێت من خۆم ناڵم لەگەڵیانە ئەتوانم بەڵێ سەرەتا لەگەڵیان کۆمەڵە تەمرینی ناو ئاویان پێکەین تاوایان لێ تۆزێ لیاقە دروست ئەکەنەوە هەیەە هەناسەیتنە هەیەە بە هەر کۆمەڵە هۆکارێک بێت لەبەروی دانیشتێک و ئیسراحەتێکی زۆری بووە ئەمە تووشی مەلەلیەک و تەمەڵێک بۆ ئەم لەشە هی هێواش لەگەڵی ئەڕۆی تا ئەگاتە ئەو ئاستی ئیتر من ئەڵێم وەرە دەرسی مەلە وەربگرە کە دەرسی مەلە وەرگرت و دکتۆر ئەڵێ بۆ بچۆ بۆ مەلە یعنی مەلەوان بە باشە چکە کە تۆ هەریەیت و پارەکە ئەدەیت و ئەچیتە ژوورە و کاتەکە لە خۆت ئەبڕی بە فێربوونەوە مەلە بکەی سوودەکانی ئێجگار زۆرە ڕاستە ئەو کەسانی کە دێنە لێ تۆ کۆرسەکان جیاوازە بۆنمونە کۆرسی لە شتوانی بەجیایە مەلەوانی بەجیایە و ڕۆشتن بەجیایە یا هەرسێکی تێکەڵاکەی بۆ کەسەکە هەرسێکی من حەز ئەەکەم یعنی کەسێک کە ئەوێ ڕاضە بکە لە هەموو مەجالەکان ڕاضە بکە باشە لە هەموو ڕوویەک سوودمەند بێ حتا ڕۆژانی ناوقاعەکەی خۆم تەمرینی دووبارەم نییە باشە هەر ڕۆژی بە شێوازێک تەمرینیان بێکە تەمارینە هەواییەکانەڵم ڕاستە ئێستا قاعەیەکی زۆر هەیە بەڵێ لە هەموو ناوچەکانی کوردستان لە هەموو پارێزگاکان بەڵام تا چەند گرنگە ئەو کەسێکە هەر هۆڵێک کە ڕاهێنەرێکی تێدایە ئەو ڕاهێنەرە بەڕاستی ئەکادمی بێ بەڕاستی بتوانێت ئەو قوتابیانە ئەو تەلەبانە ئەو کەسانی کە دەچنە لای سوودی لێ ببینن وڵا تا ڕادەیەکی زۆر یعنی ئێمە جاری وە هەیە ئەی بینین کەسێکە سوتفە ئەکا بەرگوێمانەکەوێ ئەڵێ هیچ کێشێکم نەبوو چوون بۆ ڕاضە فڵانەشتم بۆ دروست بوو باشە ئەمە چییە ئەمە ناڵێم ئەم کەسە ناشارەزایە کە کۆرسەکەی بۆ نووسیوە ئێستا خەڵکی شارەزامان زۆرە بەڵام جاری وا هەیە هەر ئەوەندەیە کۆرسەکان نووسن و ئەیەن بەدەست یاریزانەکەەوە تەنانەت نازانێ ئەم یاریە چییە ئەم یاریە چی نووسراوە ناوی یاریەکان کامەیە من ناوی یاریەک ئەنووسم ئەبێ بڕۆم پیشانیشی بم بزانم بە شێوازێکی تەندروست ئەم یاریە ئەنجامەدا جاری وە هەبوو من بە هەفتە غەڵەتم ڕاست کردوتەوە سەرەتا ئەم کەسێک سەفێری یاریەکان نابێت ئەمە خەلەلەکەیە ڕاستەوە خەلێکی گەورە بەتەکیت چونکە تۆ گەر یاریەک بە هەڵا ئەنجامبێ ئەمە یاریکردنێکی تۆپی پێنیە بڵێ ئەەکەەوە بەعرزاوتەن هەڵاستمەوە بەڕاستی تۆ یاری لەگەڵ ماڵی ئاسنە ئەەکەی بەڕاستی من خۆم کەسەزانم کە تووشی پچڕانی بەستەرە و ئەوە بۆ لە غەڵەتی یاریکردنەوە
گوناحە بەڕاستی خراپانی تۆ کاتێکە ڕوو لە هەر شوێنەکەی یان لە هەر شوێنێک کە تۆ بەرپرسیاری من ئەڵێم پێویستە بەرپرسیاریش بیت بەتەکیید هەر کەسێک حەز و خولیای بۆ ئەو کارە هەبوو کە هەڵی بژات بەتەکیید سەرکەوتۆ بێ و نەجاحەتی ئەهێنێتیایە سەرەتا ئەبێت تۆ حەز و خولیایەکت هەبێ یعنی شەرت ئەوە نیە تۆ دەورەیەک ئەبینیت و بڕوانامەیەک بەدەست ئەهێنی ئەم دەورە ڕاکێشانی تۆیە بۆ ناو مەجالەکە ئیتر ئەوە خۆتی ئەبێ بەرە بە تواناکانی خۆت بدەیت ڕاستە بە دڵنیایی وایە ئەو کەسانی کە دێنە لای ئێوە جسمێکی زۆر جوانیان هەیە بۆ نمونە جسمێکیان هەیە کە پێویستی تەنها بە وەرزشکردنە پێویستی بەوەنی قەڵاو بێت یان زەعیف ببێت ئێوە چۆن ڕێنماییانەکەن ئێمە هەر بەو شێوەی خۆت وتت پێویستی چەند بە ڕاضەیە هەبێ ئێمە داعانیشین شێوازی ڕاضەکانی بۆ باس ئەکەین بۆ ئەو کەسە تێ بگەمە وەکو ئەوەی کە سوتفەتەن جاری وایە مەرۆک و سوعبەتێکە چتە لای دکتۆرێ عیلاجەکە بۆ نووسێ بەڵام بۆ ڕوون ناکاتەوە تۆ چیتە بەڵام من کە کەسێک گیەتە لام پێی ئەڵێم تۆ ئەوەندە پێویستەکە لە ناو قاعە بمێنیتەوە ئەوەندە یاریکە بۆ نمونە هیوا هەیە ساعتی بەسە هیوا هەیە 40 دقەی بەسە هیوا هەیە 2 ساعت پێویستەکە لە قاعە بمێنێتەوە ضرورە لەبەرەوەی چەورێکی زۆری هەیە کۆرسەکەی وا پێویستەکە ئەبێ سەرەتا ڕەشاقە بکە دوای ئەوە بچێتە لای ئاسنەکە لەبەر ئەوە کاتی زیاتری ئەوێ باشە بەشێک لە ڕاهێنەران بە ئەو کەسانی کە لەلایەن پێیانەڵەن کە دێن بۆ نمونە مۆز بخۆن شیر بخۆن بابەتێکی ئامادەکراوی تەکەڵە کە پێیان وتون پێشتر بیخۆن یان خواردنێکی چاور بۆ نمونە گۆشتی حیوان زیاتر پرۆتینەکان ئەمانە بخۆن و ئەنجاوەرن یاری بکەن بەشێکی شەیە لە نان مەخۆوەرە یاری بکە بۆی لە شت ئەو بۆ دابەزاندنی کێشە بە هەردووکی لێرە پێویستمان پێێتی ئەوەی کە ئەڵێ مۆز بخۆ چی بخۆ ناڵێ ڕاستە خۆ بیخۆ وەرە بۆ یاریکردن سەعات و نیوێک بێ بۆ 2 سەعات بێ خواردی بێتی ئەم پڕۆتینە خەزن بوو بێ لە لەشیە ئەم کەسەیە کێش سەرخات باشە پێویستی بۆ خواردنە هەیە ئەوەش کە ئەڵێ نانمەخۆ وەرە بۆ یاریکردن ئەمە پێویستی بەتوانەوەی چەوریەکانە ڕەشاقە ئەکا و ئەگەر نان نەخوا لەشی تەبعەن سوکتر ئەبێ زووتر یعنی کە دەست ئەەکەی بە یاریکردن تا 20 دقەی یەکەم شەکر سەرفە بێ ئەگەر تۆ پارچەیە نانیان سەمونی خواردبێ دەتوانی ئەمە بستوتێنی بەڵام ئەگەر نەت خواردبێت لە دوای 20 دقە یاریکردن ئەم لەشە دەست ئەکا بەتوانەوەی چەوری باشە لەبەر ئەوە ئێمە پێیانەڵێن هاوڵ بن تۆزە برسی بنکەیان بۆ یاریکردن ئەوانەی کە ڕەشاقاکە ئەو کەسانی کە لەگەڵ خۆیانە لەبری ئەو شەربەتێنن بۆ ناوقاع لەگەڵ خۆیان یاخۆت بابەتێکی تێکەڵا ئەهێنن لە مۆز و لە شیوفان و لە مشتانێکە ئەوە لە ناو قاعە ئەخۆن و یاریش ئەەکەن نابێت ئەمە چۆن ئەوەش کە یاری یعنی ئاسن ئەکات نابێت لە ئەسنای یاریەکەشت بخوات غەڵاتە لەبەرەوەی قورس ئەبێ تەمرینەکەی بەباشی بۆ ناکرێت چکە ئەو یاری قورسایی بەرزکردنەوە ئەکات مەعیدەی قورس بێ ئێمە بۆچی ئەڵێن با مەعیدەتان قورس نەبێ خوێنێکی زۆر لەو کاتە تەوژمی خوێن ئەچێ بۆ بەسەرفکردنی ئەم خواردنە باشە ئێمە ئەمانەوە تەوژمی خوێن مەشغوڵ نەبێ بە مەعیدەوە مەشغوڵ بێت بە ماسوولکەکانەوە بە تۆپەڵی ماسوولکەکانەوە بە تەمرینە و قورسایەکەی کە ئەیکێت زۆر باشە لێسەدا ڕێژەی هاتنی خانمان بۆ یاری و هۆڵەکانی لێژ جوانی تا چەند زیاد و کەمی کردووە بەڕاستی بە تەکید ئێستا باشتر پێش ساڵانی پێشوو لە کۆنا لە 2010 کە من دەستم پێکرد حتا ڕاهێنەریژن زۆر کەم بوو نەبوو جاری وا هەبوو لە 3-4 قاعەوە داوایانە کردی ئیشیان لەگەڵا بکەیت وای لێ هات فترێک ڕاهێنەری ئێرانی هاتین لای خۆمان لە سلێمای زۆر کەم بۆ ڕاهێنەریژن ئیتر حت بەس ئیتر خۆشبەختانە بۆ ئەم ساڵانەی دوایی یەکێتی لەش جوانی سلێمانی هەستا بە دەورەکردنەوە و خول و ئەوانە خانمانێکی زۆر هاتوونەتە مەجالەکەەوە ئێستا زۆر باشەوە جێ دڵخۆشیە زۆر سپاس بۆ تەواوی زانیاریەکان زۆر خۆشحاڵ بووم کە بە شوەیەکی ئەکادیمی توانیمان ئەمڕۆ گوێبیستی بابەتە با بڵین ئەو بابەتانە بین کە لەسەر لەش جوانیە کە لەسەر وەرزشێکی تەندروستە سەرکەوتنتان بۆ خوازم زۆر ئازیزان هیوادارم کە گفتوگۆی ئەمڕۆمان جێی سوود و ڕەزامەندی بوو بێ ئێوەش لە هەر کات و لە هەر شوێنێک ویسان وەرزش بکەن ببنە خاوەنی لە شولارێکی تەندروست و ڕێک و جوان تکایە ئەو شوێنی هەڵی ئەبژێرن بە شوێنێک بێت کە زیانتان لێ نەدات تەندروست بن. سپاس بۆ سپۆنسەری سەرەکی بەرنامەی ئێواری سلێمانی کە بەرهەمەکانی دۆلفینسیە تا پرۆگرامێکی تر و بابەتێکی گرنگی دیکە شاد و بەختەوەر بن.
بە سپۆنسەری بەرهەمەکانی دۆلفینسی بەرنامەی ئێوارەی سلێمانی پێشکەشکرا.